سڵاو ویستمان دیاردەی ئەم جارە دیاردەیەکی پەیوەندیدار بێ بە جەژنەوە. کاتی تۆمارکردنی بەرنامە و پەخشکردنی ئەم بەرنامەیە لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی ساڵی 2020. قسەکە ئەوەیە لەم مینبەرە و هەزاران مینبەری تری گیانی ئیسلامی داوای گردن ئازادی و لێبوردی لە یەکتریەکرێ. بەڵام قسەکە ئەوەیە کە بە ملیۆنەها موسڵمان لەو بەرەبەیانەی کە بەدەم دەنگی ئەڵڵاهو ئەکبەرەوە لە مزگەوتەکان یەنە دەرەوە و تەوقە و دەست لە ناو دەستکردنەکەن و داوای گردن ئازادی لە یەکتریەکەن وەکو بەشێک لە خەڵک کە پێی وایە تەوقەکە گیان نەبۆتەوە دەسەکە گیان نەبۆتەوە بیریان چۆتەوە کە گردنی یەکتریان ئازا کردو و لە یەکتری بوراون. قسەکە ئەوەیە ئایا فەلسفەی لێبوردەیی بە تەوقەیەک و بە داوای لێبوردنێ کۆتاییەت؟ ئایا کە ئێمە ساڵانێک ئازاری ڕۆحی یەکتریمان ناوە، ئازاری دڵی یەکتریمان ناوە، ئازاری شعوری یەکتریمان ناوە، بە هەر جۆرێک بێ لە جۆرەکان دڵی یەکتریمان شکانووە بە تەوقەیەک و بەیانیەکی جەژن و گردن ئازاییەک کۆتایی بە شتەکەیت و دڵمان پا بێتەوە، یان ئەوێ ژۆک و زۆر شتەکانی تر بووە بە ڕووکەش و گردن ئازایی بەشێک لەو خەڵکانی کە داوای گردن ئازادیەکەن خۆیان لە فەلسفەی گردن ئازادی و جەژن و ڕەمەزان تێناگەن. بە خۆشحاڵیەوە بە میوانداری دکتۆر مەولود قەرەنی مامۆسای ئاینی بەخێربێ حەزرەتێکی شا هیوادارم بەرنامەیەکی جوان بێت و نامەیەکی جوانیش بین بە بینەرەکانمان بەخێربێ. وەک هەمیشە مامۆسای دەرونی پسپۆری دەرونی یوسف عوسمان جەنابیشە بەخێربێ حەزرەتێکی شا هیوادارم وەک هەمیشە کە بەشداری لە بەرنامەکانمانە باشم بابەتە بۆ ڕوژێنی یەکسەر پێیەکەنێ. بەخێربەی پێما بێ ناساندن ناوی ئیبراهیم حەکیم ئەکتەرێک و پیاوێکی کۆمەڵایەتی جوانی شاری هەولێر و کوردستان بەخێربی وەکو تیمی دەروون و دیاردەش دەستخۆشیتان لێکەین بۆ لە مانگی ڕابردووە درامایەکتان پێشکەش کرد سەرباری هەر تێبینیەک کارێکی جوان بوو دەستان خۆش بێ دەستی ماندووبوونتان نەگوشین و لێرەشەوە لە کوڕی ئازیزت کاکە کاروخ کە هاوڕێ منیشە کە دەرهێنەری ئەو درامایە بوو دەستخۆشی لێکەم بە هیوای بەردەوامی و سوودوەرگرتن لەو ڕەخنە جدیانی کە لەسەر پیشەکەتان هەبوو. ئازیێتە کێشە زۆر زۆر بەخێر بێت. دکتۆر قوربانە بم خزمەت دەیەمەوە. دکتۆر با لە تۆ دەست پێ بکەن. وەکو وتم یانی ئێمە ساڵەها ئازار یەکترین دڵی یەکتری ئەشکێنین ئازیێتی ڕۆحی یەکتریین بە تەوقەیەک و گردنم ئازاکەیەک ئەم دڵە پا بێتەوە. دەستە خۆش بێ کاک دەرون لەم کاتەیە زۆر پێویستان بەرنامەیە بکرێت لەبەرەوەی ئێمە لە جێژاوێکی زۆر گشتی داین پرسی لێبوردەی پرسێکی جیهانیە باش تایبەت نییە بە کوردەوە لە هەموو جیهان ئێستا کێشێکی گەورە سەرەوە هەیە چۆن ئێمە لێبوردە بین ئایا لێبوردەی چ بنەمایەکمان فێر دەکات هەتا لە ڕووی ئاینیشەوە لێبوردەی سیفاتی تاکە بۆ نمونە سیفاتی خوای گەورە ئین الله عەفو یحب العفو یعنی خوای گەورە بە گەورەتی خۆی عەفووە واتە کە شتێکە بێتە سیفاتی ئینسان ئەبێ پەروەردە بێ. ئەلێرەدا لێبوردەی بریتە لە پەروەردەکردن بریتە لە بنەمای عەقلی ئینسان کە ئەبێتە کەسێکی لێبوردە. لێبوردەی بۆ نمونە لە کورد ئەگەبینەوە سەر ئەوەی کوردەوە باسی بکەین بوویتە کێشەیەکی عەقلی و کێشەیەکی ذاتی. بۆ بوویتە کێشەیەکی ذاتی؟ زۆر جار هەیە تۆ ئەمە ڕقاویەک لە مێشکی ئینساندا هەیە تووڕەیەک لە ئینساندا هەیە بەتەبێتی حاڵیش بەپێی بنەما دراسە زانستیە دەرونیەکان کورد تووڕەیە کەسێکی تووڕێ و کەسێکی ڕقە لە تەعاملکردن باش بۆ نمونە باوکێک بە کوڕەکەی ئەڵێ بەبیرتە 20 ساڵ پێش ئێستا تۆ ئەوات بەرامبەرە من کرد برادێک بە برادەرکەی ئەڵێ من لە تۆ تووڕەم لەبەرەوەی 25 ساڵ پێش ئێستا تۆ قسەیەکی وات بە من گوت 25 ساڵە مشتانەی لە بیر نەچووە تا تۆڵەی خۆی نەکاتەوە تا خۆی کە تۆڵەی خۆی کاتەوە چیڵێ ئەڵێ ئەو خەی ئیسراحەتم کرد خۆ ئەو قسەی لە دڵم بوو هەموویم پێگوت پاشی 10 ساڵ 15 ساڵ ئنجاڵی ئەو خەی ئیسراحەتم کرد. ئەگەر بێت و ینی تەشریح یاخود توێکاری زانستی تاچی کورد بکەی قسەکانی توندە قسەکانی ڕقە
ڕۆمانسیەتی نییە لە قسەکردن جوان ناسی نازانێت چیە هەتا لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە تۆ باسی بکە ئەتوانێت دوو شە و دوو ڕۆژ جنێو بدا کام جنە و ناشرینە بیدا بەڵام ناتوانێت دوو شەی جوان بیرازێنێتەوە بە کەسەکەی بەرامبەری بڵێ کاتێک کە تۆ باسی لێبوردەیی دەکەیت تۆقەکردنێک یان ماچکردنێک ئەمە تەنها سەلامکردنە ناچێتە خانەی لێبوردەیی چکە لێبوردەیی سێ بنەمای زۆر زۆر سەرەکی هەیە تۆ دەبێت قبولیکەی یەکەمین شت لێکتر تێگەیشتنە منە بێت لە تو تێ بکەم منە بێت لە تۆ تێ بگەم کاتێکە لە تۆ تێگەم تەفاهم لە بینمان هەبێ واتە حیوارە تێگەیشتن حیوارە جەدەلە ئەگەر حیوار و جەدل واتە مەوزوعە لە بینی من و توە پێکەوە لێرە ئیش دەکەین مامۆستاین مامۆستای ئاینین ئەگەر حیوار نەبێت جەدەل نەبێت لە بینمانە مەوزوع نەبێت کەواتە من لە تۆ تێناگەم هەتا ئێوارە داوای لێبوردنی شت لێ بکەم ئەڵێها ئەوە لاواز بوو لە لاوازی خۆی داوای لێبوردنی لا من کرد بۆیە دەبێت هەردوو تەرەف لێکتر تێبگەین خاڵی دووەم قبولکردنە ئەزانین چە هەمومان لێکتر جیاوازی باب و کوڕش لێکتر جیاوازە لە بیرکردنەوە لە کەسایەتی لە هەڵس و کەوت لە هەموو شتێک من لە وڵاتە ئەژیم ئاینی جیاوازی تێدایە نەتەوەی جیاوازی تێدا سیفاتی جیاوازی تێدا ئەوێ قبولی بەرامبەرەکە بکەم ئەنجا لێبوردەی دروستە بێ لێبوردەی هەوە بە ئاسانی دروست نابێت بە تەوقەیەک و ماچکردنێک ئەوە مسافەحی پێ دەڵێن لە زمانی عەرەبی ناڵێ ئەوە بەڕێکردنە هەتا تەسامح ئەگەر بێ سەر دەروونزانی تەسامح لەگەر عەفو جیاوازە تەسامح و عەفو لێبوردەی و بەخشندا جیاوازە بۆ نمونە من شتێکم لای تۆیە ناتوانی بمدەیەوە لێتە بەخشن ئەڵێم تۆم بەخشی لەو شتە شتێکت بەرامبەرم کردو دەرکاکەوە لە تۆم بەخشی وانە ئەو لەو شتە لە تۆ دەبەخشم بەڵام لێبوردە ئەوەی من تۆ قبول کەم بە هەموو جیاوازیەکانەوە تۆ قبول کەم بتوانم لەگەڵ تۆ بژیم تعایش لەگەڵ یعنی بەداخەوە بۆی کە دەست خینە سەر برینەکە ینی ئەو تەوقە و ماچوموچەی کە کوردێکە بەیانیانی جەژن و گردن مازاکە و گردن مازاکە تەنە سەلامکردنە سەلامکردنە بۆ نمونە جەژنە لە مزگەوتە تەوقەی کردووە یەکتری ماچ کردووە و جەژنە پیرۆزەی کردووە هاتوۆتە دەرەوە زەمی کردووە وتیەتی لە بەخاتی فلان کەس دەبێ من ئاسڵان تۆ ئیوەری هەر بێمە ماڵەکەشت یعنی برای خۆیتی برا گەورەیەتی خوشکە گەورەیەتی نەخۆشە لەسەر جێگا کەسێکی دراوسێ بێگانە تەکلیفی لەکڵێت کا دەکەم وەرە خوشکە ئایبە خوشکەکە نەخۆشە برایەکە لە سەمردنە وەرە بابچینە جەژنانەکەی ئەڵێ لە بەخاتی نەبی نایە کاچێ ماچیە کات ئەمە کەی عەفووە ئەوێ قبولی هەر ماچەکەی تاو نەکردووە تەڕێکە و شک نەبووە تۆ بیری چۆتەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە من و توی اختلاف لە بینمانە هەیە من و تۆ برای یەکین اختلاف هەیە لە فکرکردن لە حزبەتی لە قسەکردن لە هەڵسان و دانیشتن لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی پەروەردەی منداڵەکانمانەوە اختلافمان هەیە ئەگەر من تۆ قبول کەم و تۆ من قبول کەی هەردووکمان بەخشندە بین بەرامبەر یەکتر و ئەبێتە پەروەردەی منداڵەکان کاتێک کە بووە پەروەردەی منداڵەکانەوە ئەو کاتە ئەبێتە لێبوردەی لە بەرامبەرمانە هەیە یەک شتە پێ بڵم باش کاتێک کە تۆ لە ماڵێ منداڵەکان فێرەکەی چۆن پەروەردەیە کاتێ ئەڵێ لەو ماڵە منداڵەکان یاسایەک هەیە ئەبێ هەمومان ڕێز لەو یاسایە بگرین ئەمە خوشکی گەورەتە تۆ ئەبێ ڕێز لە خوشکی گەورەترت بگری ئەلێرە کوڕ و کچ نییە ئەلێرە تەمەنە مادەم لە تۆ گەورەترە ئەبێ ڕێزی بگری ئەمە یاسایەکە خوشکی گەورەشە بێ ڕێز لە ئەوی تر بگرێ ئەوانە هەمویان لەگەڵ یەکترە قبولی یەکتر بکەن لە یەکتر تێبگەن یعنی هەر خۆی نەبینێ کەسی تریش ببینێ بڵێ ئەوی تریش هەیە ئەو کاتە لێبوردە ئەبێتە پەروەردە لە ناو خێزانە ئەو کاتە لێبوردە باشە بە کورتی جوابم بەرەوە ئێستا لێبوردەی بەمە دەستخێنێ سەر برینەکانمان و باسی هیچ دینێکی دیاریکراو ناکەین بە دینی ئیسلامی شوێ مێسا لە مزگەوتین بەڵام وەکوی بەشێک لە خەڵکەڵێ ینی گردن مازاکە و ئەو لێبوردەی کە بەشێک لە ئیسلام دینەکان ممارەسەیەکەن لەو مایکە کە یعنی بەقەر وایەرەکەش ناڕوات تا موکەبەرەکە بووایە گردن ئازایی یەکشتە پەشیمانیە لێبوردەی نییە ئەگەر تۆ ئەڵێ بریم خینە سەر دەست بخینە سەر برینەکان من غەڵەتێکم بەرامبەر تۆ کردووە لەوە دەترسێم خوای گەورە تۆڵەم لێ بکاتەوە بزانە شتێکی لاشعوریە شتێکی لاشعوریە شتێکی سایکۆلۆجیە لەوە دەترسێم خوای گەورە تۆڵەم لێ بکاتەوە یان تووشی حادیسەیەک بم ئەڵم غەڵەتیم بەرامبەر تۆ کردووە گەردەنم ئازاکە گردن مازەکە یان ئەسمە حەج یان ئەسمە عەمرە یعنی ئەتێ بڵی لە پێناوی بەشێکی لە پێناوی بەرژەوەندیەکە بەرژەوەندی خۆتە نەوەک گردن ئازایی ئەزانی چۆنە بۆ کاتێ حەز بە مەترسیەکەی ئینجا داوای گردن ئازایی دەکەیت
کاتێ لێتە قومی اینجا داوای گردن ئازای دەکەی ئەمە کەی لێبوردەیە باشە باوە بکەم بە پرسیار سەڵاتەوە ئەبێ لە هێزەوە باشە باوە بکەم بە پرسیار مامۆستا لەوەی کە دکتۆر باسیەکە هەمیشە ڕاستەکانی بەشێکی زۆری گردن ئازایەکان مەسەرەن سەیرەکەی کابرا لە سرە مەرگایە کابرا لە نەخۆشیێکی قورسایە کابرا لە زەرێکی مادی قورسایە اینجا بیریەکەێتەوە کە سوکار کۆکاتەوە داوای لێبوردنەکەم و گردنم ئازاکەن و هیچ چەکات ئەو گردن ئازایی ئەو شوێنە با بڵێ بناوی خدای گەورە و میهرەبان ئەمریکا لێرەوە دەست پێ دەکەم گردن ئازایی یان لێبوردەیی دەبی ببێتە سیستەم ئەو سیستەمەش پەیڕۆ بکرێتن ببێتە پەروەردە لە ناو تاکەکانە دەست پێ بکاتن لەبەرچی چونکە ئێمە هەمومان ئێستا بە سیستەمێک نوێژ دەکەین سیستەمێک هەیە سیستەمەکە دەڵێت کاتی بانگا لە مزگەوت کۆبنەوە نوێژ دەکەین ئەمە چییە پەرستشە عیبادەتە لێبوردەیە عیبادەتە لای ئێمە سەتەنەوەتی ئاینی ئێمە ئیسلام تەرکیز لەسەر عیبادەت لەسەر لێبوردەیی دەکاتەوە یەکێ لە ناوە جوانەکانی خی گەورە عەفووە کە ناوی خی گەورە عەفووە توش خەڵک عەفوو دەکەی لە خەڵک دەبووری کەواتە تو پەرستش دەکەی عیبادەت دەکەی عیبادەت ناکرێ وەکو باسمان کرد باشە بۆچی ئەو لێبوردەیە لە چوارچەوەی تەوقەکردنیەک و ماچوموچێکی بەرەبەیان و چەند ساعاتێک تێپە ئێمە ڕیامان هەیە ڕیا گەرکابە نوێژ بکە کە ڕووی کردیتەخوا بەڕیان نوێژکە نوێژەکەی لە قبول نیە بە پێچوانەوە تاوانیشی هەیە ئەمما چوموچ و دەستکردنە ناو دەستی یەکتریشە لە ناخەوە نەبی بە کامل ئیرادە و توانای خۆشی نەبی لێ قبول نییە چونکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه و سلم العفو عند المقدرة ئەتو لە کاتێک کەسەکە عەفوو دەکەی کە توانای خۆت هەیە بە اختیاری خۆتە نەک ئەوەیە یان لە ترسایە یان لەسەر مەرگای وەکو تازە باست کرد یان ئەوەتەیە هەترسێکی دنیاییشی لەسەر وەکو سیاسی دەستخۆش دایم حەکیم بە پێکەنینەوە ئەم دیاردیەوەی هێنایم بەرنامەی لەسەر بکەین واللهی جێبدە من ئەمە مەسەلەکە ئەوە نییە مەسەلەکە ئەمە کورد بەخۆی بەعام ڕوحی لێبوردنی کەمە لەبەر ئەوەی لە چیای ژایە و لە ناو تۆپ و تەیارە و چیمیا و دوژمنایەتی و ئەو شتەی ژایە بەرام مەفروزە هەموو تاکەچی کورد هەموو تاکەچی ئینسان کە چۆ سەر زەی بیر بکەتەوە لۆ ئەوەی سبەینێ دەگەچێ عاجز بووە هەوڕۆ دەگەچێ عاجز بووە لۆ ئەوەی دەگەری پێک بێتەوە تا زیاتر تەشەنە نەکە چونکە ئەو عاجز بوونە تەشەنە ئەکا زیاتر یعنی ئێستا قسەی کچکە قسەکە گەورە ئەبێ ئەمە ئەگەر بێت و ڕوحی تەسامحن هەبا کورد من وەکو نەرمەندەک کورد ئەگەر بێت و ڕوحی تەسامح و ڕوحی برایەتی و ڕوحی تەبایی و خۆشەویستی و دەست لە ناو دەستی هەبا ئەمە لەمێش بوو دەوڵەتیش بووین و ئەگەر برا لە پشت برابی مەگەر قەزا لە لای خودابی بەرام ئەمە نەبرا لە پشت برایە یعنی ئەمە وەزعکەمان وەزعکی ئەو هەیە ڕوحی لێبوردنمان نییە ئەگەر ڕوحی لێبوردن نەبیتن خۆشیەکەیتەوەدایە کە ئینسان سبەینان ئەتیتە نوێژێ ئەوەی جەژنێ کە الله ئەو تەکبیرەیەکە مەفروزە ئەو تەکبیرەیەکە ئەری الله ئەکبەر الله ئەکبەر الله ئەکبەر دەبی ئەو الله ئەکبەرە بە لە ناو دری بێتە دەرێ نەک لە ناو زاری بێتە دەرێ چونکە ئەگەر لە ناو دری هاتە دەرێ ئەوە بەژێرەی الله ئەکبەرەکەی تعامل دەگەر ملەتی خۆی و دەگەر ئیسلامیەکە و لە ڕووی زەمیر و لە ڕووی هەموو ئەخلاقەکی دین و دنیایی ئەتوانیتن تعاملێکی جوان بکە کە ئەدی مەلالۆ مەسەلەن سبەینان کە جەژنانەرێکا کە تخوا هەمووتان بکەنە یەک ڕێز لۆ ئەوەی هەتا کەس نەچیتە دەرێ هەتا ئیدی کە هەمووی بچیتن کە تۆقەیەکە لە چاردەورەی بسوڕێتەوە تۆقەکەی بکە ئەوەی دری لێکشکایە هەیە دری لێکشکایە تۆقەکەیەکە بەرام تۆقەکەی وهەنیە کە ئەوە بیتن باشەوەی ئەتاعاتێک دکتۆر کە تۆ جەنابە باسەکریانی ئەگەر ئەم عیبادەتە بەو جۆرە بێت کە من تەوقەیەکی ئیجباری بکەم لەگەڵ تۆ و لەبەر دینەکە و لەبەر شکڵی دینەکە داوای گرد نازایی لە تۆ بکەم ئەمە وەکو جەنابە فەرموون نەک عیبادەتە بگرە گوناحباری شەبێت وایە باشە ئەی ینی قسەکەی جەنابە دەواگرێتەوە بەشێکی زۆری لە موسڵمانان کە ئەو بەرەبەیانە و یەکەم ڕۆژی جەژنەکە داوای ئەم گردنە ئازادی و ئەو جۆرە مامەڵەیەکەن ینی بەشێکیان گوناحبارە
دەبێ ئەمە هەندە شتەی ڕاستی بکەینەوە لە ڕووی ئاینیەوە خەڵکێک ئاینی بەڕوو کەشەوەڵگرتیە بەناخەوڵ وەرنەگرتووە حەدیثێکت بۆ دەینمەوە کە بزانین ئەمە ئەگەر بێت و تەطبیقی بکەین لە قیامەتە خوای گەورە حکایەتێک و بەسەراتێکمان بۆ دەجێڕێتەوە کابرایەکی دەکوژی لە دنیا تەمەن کە کوشتت یعنی کۆتایی بە مەسەلەکە هات ئەتو کوشتت یعنی لە ژیانت کردەوە حیاتت لێسان ماڵ و منداڵت دێتیم کرد خێزانت بێوەژن کرد یعنی کۆمەلێک دەرکەوتەی هەیە لە قیامەتە خوای گەورە دەڵێتە کابرای مەقتول تەمەن کابرای مەقتول دێتن خوێنی لێ دەچۆڕێتن کابرای قاتلی گرتی و دەیتە بەرامبەری خوا دەڵێ خوای لێی بپرسە لۆ منی کوشت هەردووشیانیش موسڵمانن خوای گەورە قەسرێکی پێنیشان دەدا خانوویەکی گەورە لە بەهەشتا دەڵێتە ئەو مەقتولە کەسی کوژرا و دەڵێ ئەمە هیچی پێغەمبەرێکات دەڵێ هی پێغەمبەران نییە ئەو هی ئەو کەسەیانەیە کە خەڵک عەفوو دەکەن یەکێک لەوانە ئەتوو عەفووی کەی دەڵێ ئەو عەفووم کرد خوای گەورە دەڵێ دەستی بگرە هەردووکتان ڕۆن بۆ باشت کە تو لێرەوە ئەگەر وەکو یاسا وەکو باسم کرد ببێتە یاسا و پرۆگرامێک کە مناڵەکان و خەڵک لەسەر پەروەردەکەی خوایەک کەس نابێت لەو سەخیتر بی چونکە معقول نییە من عەبدێکم کە سەخیمە بە حسابی خۆم لە خەڵکی هەموو خۆش دەبم خوای گەورە دەڵێتن ئەوە منافەسەی من دەکەی من لە تو سەخیترم من لە تو کەرەمتر و ڕەشیترم بۆیە منی لە تو خۆش دەبم کە ئەو منافەسە و مبارەزەیە دێتە گۆڕێکە لەگەڵ خوای دەکەیت و کاتێک یەکێک لە یەکێک خۆش دەبی خوا 100% لێت خۆش دەبیت ئەوە محاڵە ئەمە خاڵێکی تر کە تو هەردووکیان دەستن بۆ بەهەشت خوالیان خۆش بۆ چونکە خوای گەورە ناوێت کەس لە خۆی سەخیتر و گەورەتر بیتن لە دنیا ئەم کەڕەمەی بە ئینسان داوە دەڵێتن هەتا لە دنیاانە و قدرەت و تواناتان هەیە زۆر ببەخشن چونکە کە تو زۆرت بەخشی ئەمنی زۆر دەبەخشم ئەو کاتە بە چاوی ڕەحمەت و بەرەکەت و بە چاوی میهرەبانی سەیری بەندەکانە دەکرێتن حەقی وایە و دکتۆر باز بکە بەڵام زۆر گرنگە خاڵێک لە ڕووی نەفسیشەوە کە خوای گەورە دەفەرمێ فمن عفا وأصلح فأجره على الله هەر کەسێ لێ خۆش بوو لە کەسێک و صفحەی نوێی هەڵداوە ئەسڵەن هیچی لە دڵی خۆی نەهێشت ئەوە ئەزری لە لای خوددایە زانانی ئێستا لە ڕووی طبەوە هاتوون باسی هۆرمۆنات دەکەن لە جسمی ئینسانە کە ئیفرازاتی فرە دەداتن ناوێنێ نای هۆرمۆناتی سەعادەت خۆشی بەختی بەس بەدەست دێنرێتن بەوانانە کە دڵیان زۆر گەورە دائیمەن لە بەخشندن لە خەڵک خۆش دەبن هۆرمۆنێک فرە دەداتن شەڕاینەکانی دەکرێتەوە قەڵب و سەکتەی قەڵبی جەڵتە ئەوانە لی بەدوور دەکەوێتەوە ئەمە ڕەهەندێکی طبیە بەڵام ئێمە دەیان حەدیث و ئاياتمان هەیە لەسەر ئەو بابەتانە کە دەستخۆش هەمیشە منەمە دووبارەکەمەوە کە بەشێکی خەڵک پێی وایە کە میدیا بەگشتی و دروستی شەک بەشێکیان کە ئەو کاریگەری نەماوە بەڵام وەکو تیمی دەروون و دیاردە ئێمە پاکێجێکمان ئامادە کردووە مایکمان بردۆتە ناو کۆمەڵە بازاری با پێما بە شاری هەولێرە کۆمەڵی خەڵک ئاش دەکەینەوە هیوادارم ئەم ئاشکردنەوەی ئێمەش ئاشکردنەوەیەک نەبێ بۆ مایک و کامێرا و کوردستان 24 و دەروون و دیاردەکرد بێتان هیوادارم بە تەواوی ڕۆحەوە لەو کەسە بورا بێتن و ئاش بوو بێتنەوە بابی نەبێت فەرمو کاتێک گردنی کەسێک ئازا بکەی لە دڵەوە دەیکەی ئینشاڵڵا ئەگەر کەسێک گردنی تۆ ئازاکە هیچ لە شتێک لە دڵت دەمێنێ نا لە ژیانە کەسا دڵگران نەبوویت ها بەرێ زۆریش لەوانەیە بەعزەکە شایانی گردن ئازابوو نیش نەبی بەرک و ئاگری دۆزەخەکە لەوێن دەرنەزاتی بە پێم وایە لەگەڵ دراوسی خۆتان نامێنایی بڵێم قسە ناکەی ئاکرێ گردن ئازایی بکەی ئەو بەخۆ خۆی لە من گرتیە بەخۆی خۆم لێ نەگرتیە من چەند جاریش سەلامم لێ کردیە بەس بچی بۆ لای لەوێەوە با بچ کوڕی پلکمە ئیدیت لێک تێ نەگەیشت نەکبوو لەوانەی ئەو تشتەکی لە من بەدڵ هەست بە چیەکەی کە و ئەس بەدڵ خۆی شەشی زۆر دەکەم دێس تشتەشی هاڵە غەریب دڵخۆش دەکەم یەکتریشن قسەتانە بوو بێ کوڕە خارش عاجز بوونەکەش تشتەشی هاڵە نییە برێ بەلێک عادز بین تەنها لێرکوانە هەر بەردی بڕۆکە لە دڵی خۆش دەکا گرێکە ناوەشم لەگەر دەستان خۆش بێ دڵی ئێمەشتان خۆش ئەوە جژنە لە جژنانە گردن ئازایی یەکرێ تۆ کە کاتێک گردنی خەڵک ئازاکەی لە دڵەوە دەیکەی
لە دڵەوە دەکەین بەڵێ خی گەورە ئینسانی لێبوردەی خۆش دەوێن بە پەیوەندی زانیاریمانە بێت لەگەڵ دوکانێک ڕەنگە دڵگرانیەکە بێ وایە شتێکی وا هەیە بەڵێ شتێکی بچووکە زۆر گەورە نییە باش ئەکری ئێستا لەگەڵمان بی گردنی ئازاکەی ئەتیادە ئەتوانی بی ئەتیادە زۆر فەرموو بەینتان نەبوو والله شتێکی بەسیت بوو لێک ئازبن بەزەوە هەر برای منی ئینشاءالله هیچ لە دڵامەوە کردی تەواو لە دڵەوە گردنی ئازابیا سپاس بۆ تۆش خۆشەویستە دەستان سپاسی ئێوەش دەکەین هەر بشن پێم وا بێ لەگەڵی چێکا قسە ناخی لەم نزیکانەیە ڕەنگە بەرامبەری دوکانیشن ئەو شخصە دەزانم چێە دوو جار لە جێژنە من چوم جێژنانم لەگە کردووە پاشان قسەیەکەم نەکردیانێت گەوری بنوێنی تۆ احتیادی زۆر بەس دەرێم دوو جێژنە ئەمە لێرە عادەتەن کە دەفتە جێژن شەوی جێژنە جێژنان دەکەین دوکاندارەکە بۆ ئێمە بیکەی ئالو ناکرێت قسەتان نەبوو بێکەوە ناوەڵە ئەوە هات گردن ئازاب بکە هەست چوویە تۆ هیچ زەدڵتامەوە کاک شێزاد وابزانم قسەتان بێکەوە نییە نییە بەسەوە تەواوترا من گردنیەکی ئازاکە گردنی ئازاوی مشکلە نییە جێژم بە گردە نازاتن و بە لێبوردنەوە خۆش لەگە چێ قسە لی خۆش دەبی ئینشاءالله ئینشاءالله خۆش دەبی دەرەم ئینشاءالله یان هێشتا ماوە لە دڵت دەرەم ئینشاءالله باش ئێوە دراوسی دوکانن مەسەلەن بێکەوە ناکریا قسە نەکەم بێکەوە ڕۆژ دەبێ باش تەلەفۆنی بۆکەی ناوەڵڵا ڕقەمیشم نییە لێشی خۆش نابی لێ خۆش دەبی گردنی ئازا دەکەیت دەستخۆش ئیبراهیم حەکیم پرسیارێکی تۆزە تایبەت بکەم بیکەم باشە حەزە لە کەیفە بە پرسیاری خۆشیە باش ئەگەر ئەو کامێرەی ئێمە باتایە بۆ لای جەنابە کەسێکە بوو لێ عاجز بیت یا کەسێکە عاجزە کردبێت یا ئەو تۆی عاجز کردبێ والله ئەمن بەخۆم جێبدە من لەبەر ئەوەی پیاوەکەم ساکار و سادەمەوە لە ڕووی مەسائلی دینی و قورئانیش زۆر خوێندیتم ڕۆحی تەسامحم زۆر هەیە لەبەر ئەوەی فکر ئەەکەمەوە کە کەس لێم عاجز نییە بەرام یەک شتێ ئەمە دەبێت لە ڕووی تەسامح و ڕووی لێبوردەیی ئەمە لە مارێ خۆمان دەست پێ بکەین دوونەوە ئەماچ هەیە ماچی خودایی ماچی ڕیایی ئەو ماچەی خودایی هەیە کە ئەتوو دێوە مارێ خۆت مندارەکانت دەبەرخۆوەردینی لۆ ئەوەی لە ڕوحەوە ماچیان بکەی سبەینێ جێژنان کە دێەوە ئەو گوڵ کشت دەبی داچێ منداران بانکەی دا ئامێزێ خۆی وەرینیەوە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هەموو خێزانەکانی خۆی زۆر خۆشویستیا ئەمەش دەبی خێزانەکان و خێزانی خۆمان خۆش بێ مە یەک خێزانم هەیە کاکە با ئیشەکەی لە من تێکمەدا ئەمن کە دێمەوە ماچێکی خودایی لێ ئەەکەم ماچێکی خودایی ماچی ڕیایی چییە؟ ئەتوو مەسەلەن کەیفت بەهێشی نایەتن بەرام مەسلحەتت دەگەر هەیە مەسلحەتێکی دنیای دەگەر هەیە جوان بەشێکرد ماچی خوای و ماچی ڕیایی مەسوولەکی ئەگری کاکە سەحەتێت ئەحوانت کورە ئەمن چەند موعجیبی تۆما ئەی گری مۆت مرد ئەوە پێرێن ماچی دنیایی ئەوەی کە لە ئەولادی خۆتەکەی ئەوەی لە دەستێداچی خۆت ماچەکەی ئەوە دەستێ بابێ خۆت ماچەکەی ئەوەی دەستێ پلکت و عقیبایە خۆت کە لە خینێتونە ماچەکەی ئەوە ماچی خوداییە ئەوزا ئەمن داوا ئەەکەم لە هەموو ملەتی کورد
کە ماچەکانیان ماچی خودایی بیتن ماچی ڕیایی نەبی داوا لە قیادەی کوردیش ئەەکەم ماچەکانیان ماچی خودایی بیتن ماچی ڕیایی نەبیتن لەوەی هەمومان بتوانین دەولەتی کوردی دروست بکەین بەو ماچەی خودایی ئەمە ئەتوانین دەولەتی کوردی دروست بکەین دەستخۆش دکتۆر جوان چۆنەوە بابەتەکە و جوان ینی شیکردنەوەیکی ینی کۆمەڵایەتی سادە بوو ینی ئەگەر منیش کۆپیەکی قسەکانی ئەو بکەم منیش هەڵێم بەڕاستیەوەی کەی بینین لە کوردستانە هەم لە ڕووی سیاسەکانەوە هەم لە ڕووی هونەرمەندانەوە هەم لە ڕووی ڕۆشنبیرانەوە هەم لە ڕووی مامۆسای زانکۆ و مامۆسایانی ئاینی و چی و چیەوە ئەم هەموو ماچ و موچەی کە ئەکرێ ینی وەکوتم ئەو مینبەرانە بە ملیێنەها و ملیارەها مسلمانانی جیهان لە چواردەوری ئەو مینبەرە بەیانیانی جەژن کۆ بنەوە و ماچ و موچەکەن بەڵام دیارە بەوەی کە ئەیبینین و بۆ هەموو ناکۆچی و ناتەبایی ئەیبینین دیارە هەموو ماچەکان ماچی ڕیاییە نەک ماچی خوای جان کاکە دەرون ئەمانە ئەتەکێتی تەحیە و ئەتەکێتی سەلامکردنە ڕەنگە لە وڵاتێک کە لێبوردەی زۆر بەهێزە ماچکردن شتێکی عیب بێت کە پیاوێک ماچەکە ئافرەتێک ماچەکە عیب بێت بەڵام زۆر لێبوردن و یەکتر قبول دەکەن ئەمە کاتێک کە قسە لە ڕووی زانستیەوە لە ڕووی لێبوردە دەکەین لێبوردەی ئەوەیە کە ئینسان چۆن کەسی بەرامبەر قبول دەکات ئەمن دایکمە چۆن وەکو دایک قبولی دەکەم ئەمە لێبوردەیە هەرچەند غەڵەتی هەبێ و هەرچەند ئەوەی هەبێت بەڵام وەکو چۆن وەکو دایک کاتێک هەڵی وەکو دایک قبولەکەم ئەمن وەکو مناڵی خۆم کە هەڵی کردووە چۆن وەکو ئەو مناڵە قبولی دەکەم ئەمە لێبوردەیە لەسەر ئاسی سیاسی کە نیلسۆن ماندێلا کە ئازاد کرا ئەو کەسانی کە دژایەتیانە کردو ئەو کەسانی کە سوکایەتیان بە ڕەشپێستەکانە کرد کە ئەوان 25 ملیۆن کەس بوون و سپی پێستەکان 5 ملیۆن کەس بوون و حکومەدا وتی ئێمە ئێستا ئەو کاتە ئێستا لە دەسەڵاتین ئێستا زۆر ئەساسە ئەمە لێبوردە بین لە بەرامبەر ڕابردووی ئەوان و کە غەڵەتیان بەرامبەر ئێمە کردووە ئەوان قبولکەین کە لەگەڵمان بژین چونکە ئەوان بڕیاریاندا هەمویان دەرکەن وتیان لێبوردەی ئەوەیە دراوسێ دەبێت قبولی دراوسەیەکەی خۆی بکە هەر دراوسێ بێت و لەگەڵی بجیت و لەگەڵی پێکەوە ئیدارە بکەن لای ئێمە زۆر کەس زۆر شت بۆتە شتێکی ڕووکەشی هەتە مامۆستا باسی کرد لە ڕووی ئاینیشەوە کاتێک کە تۆ لە ئاین تێگەیشتی ئاین یەک کەلیمە یەهنە عن الفەحشای والمونکەر یەنها کاتێک کە تۆ بەدڵ خوای گەورەت خۆشویست و لە بۆ خوای گەورەتەوە کرد لەوە تێدەگەی خوای گەورە عەفووە لەوە تێدەگەی خوای گەورە لە هەموو بەندەکانی خۆی خۆش هەبێ کاتێک کە پەشیمان دەبنەوە کاتێک کە تۆبەیەکی ڕاستەقینە نەسوح دەکەن ئینسانیش لە بەرامبەر کەسەکانی خۆیدا هەمومان هەڵە دەکەین بەڵام باشترین هەڵەکار ئەوەیە کە جارێکتر نەگەڕێتەوە سەر ئەو کارەوە من و تۆ لە ئیشکردنە دەیانجار لێکتر عاجز دەبین عادزبوون زەعلە ئەمە شتێکی ترە بەڵام لێ نەبوردەی عەدەم قبول الآخر تۆ کەسی بەرامبرت پێ قبول نییە بە هیچ شێوێکە ئەوە کەمینەیە ئەمە نەتەوەیەکی ترە ئەمە زمانێک ترە ئابادەن حیواری لەگەڵ ناکەی قسەی لەگەڵ ناکەی گفتگۆی لەگەڵ ناکەی مشارەکەی سیاسی مشارەکەی بڕیاری لەگەڵ ناکەی ئەمن لێبوردەیی نییە ئەمە ئەچێتە خانەی ئەوەی کە ئێمە لێبوردە نین لێبوردە لەسەر ئاسی سیاسی تۆ ئەبێ هەموو اختلافات قبولی جیاوازیەکان بکەیت لە لێبوردەی ژێرخان و سەرخانمان هەیە اختلاف و خلافمان هەیە اختلاف من لەگەڵ ئەوە هەمووتان لەگەڵ یەکتر جیاوازین ئەمە یعنی جیاوازین لە بیرکردنەوە لە هەساو دانیشتن لە خواردن لە نووسن تۆ حەز لە خواردنەکە من حەزم لێکتر ڕاستە برای جمچین تۆ حەز لە ڕەنگێکە من حەزم لە ڕەنگەکەەوە اختلافمانە بەڵام خلافەوەی ناکۆچین لەگەڵ یەکتر هەر ناکەین لەگەڵ یەکتر داناکاسین لەگەڵتر ناتوانانی دابنیشین زمانی حیوارمان نییە زمانی گفتوگۆمان نییە کە زمانی گفتوگۆ زمانی حیوارت نەما لەگەڵ دایکت لەگەڵ باوکت لەگەڵ ئەوە باوکێک مناڵەکە شتێکی غەڵەتی کردووە باوکەکەڵێ نێت بانێت هەر قسە بۆ نەکە نامەوێت دەستخۆش ئەمە یان ئێستا باسی ئەو دراوسەیە کرد ببوورە و قسێشەکەی ئەمەی کە ریپۆرتازی کردتان ئەم کابرای سەرتاش بوو ڕێز و تەقدیرم بۆ ئەو وتی نە ڕقەمم بۆ لایەتی نە تەلەفۆنی بۆ دەکەم نەبێتە ئێرە ئەمە معنەیەکی ئەسڵەن هەرتۆ ئامادەریم لەگەڵت دانیشم ئەمە لێرە چەمچی زانستی لێبوردەیە ئەبێ هەمومان لە مناڵەکانی خۆمانەوە فێری کەین کاتێک کاچێتە کۆڵانی و یاری دەکا
نابێ بڵێ وڵای ئەمە پیسە ئەمە فەقیرە ئەمە غەیری زمانی منە ئەمە ئاوارەیە ئەمە یاری لەگەڵدا ناکات. باشی باسی ناکۆکی سیاسیمان کرد. ینی بەداخەوە لە بەرەوەی جوگرافیای کوردستان بەتایبەت باشوورەوەندە بچووکە دوو بەرپرسی سیاسی حیزبێک بم بەیەکە کاریگەری لەسەر نانەوەیە کە بێ نان کەم ترەفرۆشێ و ڕۆژە و وەکو سەرەتای قسەکانی شێباسە کرد لە هەموو ڕەنگە نەتەوەیەک زیاترێمە پێویستمان بۆ گردن ئازادیە ڕاستەقینەیە بێت کە خوای گەورە باسی کردووە و مرۆڤایەتیش باسیەکە بەڵام دیارە هەموو ماچ و موچ و تەوقەکانمان وەکو مامۆسا باسی کردیانی هەمووی ماچی سەردەمیانە و ماچێکە بۆ ڕیایی و ماچەکە بۆ کاربەڕێکردن و ماچەکە بۆ ماستاوچێتی بەڕاستی ینی ئەبینین لە بەرەبایانی جەژنا ئەگەر بۆ میدیاژ نەبێت دوور لە میدیا ئەبینینی تر بەرپرسە سیاسەکان لە ئاڕایی جیاواز و لە ئەحزابی جیاواز و بە ئەلمانی و ئیسلامی بە چەپ و ڕاست بە یەکێتی و پارتی بە گۆڕان و نازانم کوێ ینی بە هەموو حیزبەکان سیرەکەی لە ئاستی برادەرایەتیە مێزە ڕازێننەوە و داوتن و ماچ و موچ و خواردنەکەن بەڵام لە ژێریشەوە ئاوێکیان بۆ کادرەکانیان ڕشتووە کە پڕبوون لە ناکۆچی ئەگەر ئیسلامێکی باشیش بن ئەمەندە کاریگەری حیزبەکان لەسرە ناتوانن بە دڵگەردنی یەکتری ئازاکەن و بە دڵ ماچ و موچێکی ڕاستی بکەن و پەڕێکی تازە هەڵەنەوە چی بەم دیاردەیە شەڵی بەڕاستی ئەم قسەی تۆ قسەی هەموو ملەتە لەسەرەوە وەکو بڵێ ڕووکەش هیچ مشکلێکیان نییە لە خوارەوەشی تر ئاوێکی لەلیان بۆ ئەو ملەتە هەڕشتووە ئێمە بەپێی تەحلیلی سایکۆلۆجی تاکی کورد بڕیار دەدا ئەنج بیر دەکاتەوە بۆ نمونە شتێک قەوما ئیتر دەست پێ دەکات بەجنێ و بەخسە و بەشتیوە دوای بیر دەکاتەوە ئەمە کاکە شتێکی سیاسیە ئەمە شتێکی دەوڵەتیە لە ئاستی من لی تێناگەم یعنی هیچ تێناگەم ئایا لە پشتی پەردە چ کراوە چ نەکراوە یەکسەر بڕیارەدا و دەست بە جینەوەکە دەست بە قسەکە ئەجا دوای بیرەکاتەوە خراپترین شت ئەوەیە کە تۆ بڕیار بدەی ئینجا بیر بکەیەوە کابرا خێزانی خۆی لەسەر مشکلێکی بچووک تەلاق دەدا ئەنج دوای پەشیمان دەبێتەوە بیر دەکاتەوە ئەڵە چه غەڵەتێکی گەورەم کرد نە ئەبێ بیر کاتەوە ئەمە غەڵەتی بۆ کرد ئایا ئەمە غەڵەتیەوە دەهێنە لی دەم جوونی پێ بدەم تەلاقی بدەم چاوپۆشی لێ بکەم هەموو ئەو ئەگەرانە ئێمە ئەو شتانەمان نییە ئەو لێکدانەوەمان نییە ناکۆچی هەیە ه ساڵە لە بینی هێزە سیاسەکان ئێستاشەر بەڕووی یەکتریدا دەدەنەوە ئەو کەی لێبوردەیە ئەڵێ لێبوردی ئەوەیە کە تۆ ڕابردوو لە بیر نەمینێ لە بیر نەمێت باسی 50 ساڵ پێش ئێستان بۆ دەکات 50 ساڵ کە ئەو دوو هێزە سیاسیە شەڕیان کردووە باسی 20 ساڵ پێش ئێمە باسی ئیسلامەکەین وەرە سەری لێبوردەی سەری مامۆسای قەوسی بچووکم بەرێ بابیرم نەچێتەوە من ینی مامۆسا سەری ئێمە باسی ئیسلامەکەین کە بەشێکی خەڵک ینی تەواوە کاڵێ هەموو وڵاتان ئەو پەیڕەوەی کە ئیسلام پەیڕەویەکە پەیڕەویەکەن بەڵام ئیسلامەکان خۆیان پەیڕەوی ناکەن ینی سەیری کە سەیری ئەو لێبوردەیی بینی دوو وڵاتی زلهێزی وەکو یابان و ئەمریکا بەڕاستی ینی ئەو هەموو کوشتارە گەورەیە ئەو هەموو شەڕە گەورەیە کە ڕێکەوتن کە لێبوردن تەواو وەکو ڤێتنام و ئەمریکا و هەموو کارساتی بە ڤێتنام کردوای کە لە بەشێکیش لە حرەکاتی ئیسلامی بەوانە ئەڵێن کافر و نازانم چی و چی و چی بەڵام سەری لێبوردەی ئەوان کە و سەری لێبوردەی ئێمەشکە جنوبی ئەفریقیە دوو ئەحزابی سیاسی ئیسلامی نییە لە کوردستانە بە دڵ یەکتری بورابێتن با زۆر سیاسی نەکەین تاوی کە قسەکانێ بۆم بە کورتی با بێمە لای مامۆستا بەس نەچینە لای سیاست و شتیوە باسی شتی تر بکەین من هەمیشە ئەڵێم سەرەتای هەموو بەردنامەیە کە لەگەڵ تیمی بەردنامەکە کۆبینۆڵم تکایە با باسی سیاست نەکەین بەڵام سیاست ئەمەندە ڕۆچۆتە ناو هەمومانەوە یعنی باسی ئەو وەرەقەیە بکە بێ باسی سیاست بکەیت چکە نیوەی هینی لایەکە و نیوەی هیلاکەیترا قسەکە ئەوەیە کە بۆیە باسی سیاسەکانەکەین لەبەرەوەی کە ئەوانە پێشڕە و لیدەری بەشێکی کۆمەڵگەن بەڕاستی بە چاک و خراپیانەوە محوری ئەساسی ئێستا با بڵێن ئێمە قورئانی پیرۆز پێمان دەڵێ کە تۆ لە کەسێک بورای ئەبێ لە ڕابردوو خۆشبی خوای گەورە بە گەورەتی خۆی لە ڕووی سایکۆلۆجیەوە قسە دەکەم کە لە عەبدێک خۆشە بێ محاسبەی ناکە لە هەڵەی ڕابردووی ئەڵێ من لە ڕابردوو تۆ خۆش بووم لە ئێستاوە گرنگەوە دووبارە غەڵەت نەکەیەوە ئەمە زۆر ئەساسە ئەم منطق فەلسەفەیە لە دینە تۆ وەریگری کەسێک لە کەسێک خۆش دەبێ ئەبێ ڕابردوو لە بیر کاتەوە بەڵام بەداخەوە لێک هەڵقۆزینەوەی زۆر بچووک هەموو ڕابردوو بە شتێکی زۆر ناشیر ناشایستە جیلی کۆن هەر نەماوە جیلی 50 و 60ەکان و هەفتەکان هەر نەماوە ئەیهێنێتەوە دایک و خوشک و نازانم چی و زۆر بە ناشیرنیش باسی دەکات ئەمە کارەساتەکە لەوەیە کە ئێمە نەمان کردوتە کەلتور
لێبوردەی ئەگە نەبێتە کەلتور نابێتە پەیڕەوی ژیان نابێتە یاسای ژیان نابێتە پەروەردەکردن خۆ ماچ و موچە زین چۆنە ئێمە هەر حەزمان لە ماچ و موچاتین ئێوارە بینیوتە تۆقە لەگەڵ کردو ماچت کردو بەیانین دیسان لە دایرەی بینی و ماچەکە و تۆقەی لەگەڵەکەی ئەمە و ماچە تەنها ئەتەکێتەکە فێری بووین و زەرەرێکی زۆرە دەستخۆش مامۆسا ئەگەر 1400 ساڵ ئیسلام باسکەین وەگەر زەرب و تەقسیمێکیشی بکەین زۆر جەژنی تێکەوت و زۆر بۆنەی ئاینی تێکەوتووە و با باسی کوردستانیشکەین یعنی بۆچی خەڵک بەو فەلسەفە قوڵا وەکو مامۆسا باسی کرد وەکو ئەلمیان باسی کرد بۆ فەلسەفە قوڵا مامۆسایانی ئاینی خەڵکیان فێری لێبوردەیی نەکردووە بۆ ڕەنگە مامۆسایانی ئاینی فێریان کردبوون بەڵام خەڵکەکە وەکو باسی کرد کاگیبراهیم باسی کرد شتێکی جوانی باس کرد طبیعەتی شەرقی وا هەڵکەوتووە لە ناو باروتە گەورە بووە لە ناو چیا و چۆڵە گەورە بووە یعنی لە ناو شاخە گەورە بووە داین طبعی شاخی وەرگرتیە ئەمە لایەک نایەکی تر ئەگەر نا باوەڕم هەیە هەمووتان چەندین چیرۆک و بەسەراتی پێغەمبەرتان لەبەرە پێش ناکەم لە هەر باسیشی بکەم بۆ نمونە وەکو سیاسەتیش کە باس کراوە هەر نمونەیەکی سیاسیشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەکە لێیاندا هەوڵی کوشتنیاندا چەندین یار و سەحابەیان کۆش شەهیدیان کردەوە دیارە وەکو سومەیە وەکو یاسر و لە وڵاتی خۆی دەریان کرد چوو بۆ وڵاتێکی تر لەوێوە یان بڵێن بۆ شارێکی تر لەوێوە هێزی پێیان کرد قووەتی پێیان کرد گەڕاوە بۆ شاری خۆی ئەوانەی لێیاندا بوون ئەوانەی دەریان کردبوو فەرمووی چتان لێ بکەم فەرموویان ئێمە هێستا لە بەردەستی توین فەرمووی دەمتان خۆش بوو هیچ سیرەشیانی هەڵنەداوە وەکو باسی کرد تاریخیانی هەڵنەداوەت و وات کردێ بە منواتی هەمووی لە هەموویان خۆش بوو ئەمە مسلمانان هەمووی دەزانن ئەم چیرۆکە بەڵام کە ناکەنە پراکتیکی و ناینە ناو واقعە ئەمە خەلەل لە بیرکردنەوەی مسلمانانە کە بەڕووکەش دینداری دەکەن بە ناوەڕۆک و ناخنی دینداری ناکەن ئەوە خاڵەشی زۆر گرنگە کە هەمووتان لەبەرمانە باش لە مزگەوتانە قەت من ئەمەوێ هەندێک جار با قسە بکەین تۆزێک قسەی زیاتر لە پێویست بکەین بەڕاستیانی لەکوێی دینە هاتووە بۆ نمونە من هەمیشە سەروەختێکە بە ئێستاشەوەکە مەسەلەن جاروبار هاتوچووی مزگەوتەکەیت و سروتە دینەکان بەشداریەکەیت و هەڵبەتە لە ڕابردووە زۆر گەرم و کوڕ بووم و یعنی کات باشتر بۆم توانی ئەوە بکەم یعنی قەت نەمبینیوە مناقەشەیەک لە بینی ئەو خەڵکی کە دانیشتووە لەگەڵ مامۆستا ئاینیەکە دروست بێت یعنی وەکو بەردامەیەکی ئاوا ئێستا تۆ مامۆسایەکی ئاینی دەوە تا من مەسەلەن مناقەشە لەگەڵاکەم پرسیارەکەم ڕەنگە مامۆستا پرسیاری هەبێت بۆ ئەم کەشتان دروست نەکردووە تا خەڵک بە فعلی لە لێبوردەی تێبگات چونکە خەڵک تۆ لەسەر ئەو مینبەرەوە چیرۆکێک باسەکەیت ئەیڵەی بە شێوەیەکی ڕۆتین وەریەکرێ بۆچی ئەم فەلسەفەی مزگەوت و کۆبوونەوەی ئیستیغلال ناکەن بۆ جۆرە دیبەیتێک مامۆستا نازان مەگەر خۆزیاڕەوی نییە لە دین ئەمە وەنیە مامۆستا برایم یعنی بۆچی ئەم دانیشتانە ئیسارە ناکەن بۆ ئەوی کە ببێتە دیبەتێک ببێتە حیوارێک ببێتە مناقەشەیەک مامۆسای ئاینەکە لەو مینبەرە بێتە خوارەوە تۆ پرسیار پات جواب بکە بڵێ کێوە ئێستا بەرنامەیەکمان دروست کردو لە مای هەفتەیەکە هاتوین مەسەن لە ناو بازارە مایکمانێ ناوە 6 کەسمان ئاش کردوێتەوە لەم مزگەوتا بۆ ئەم شتە لە مزگەوتەکانی کوردستانە هەڵبەتە بۆ بیل لەم شتە ناکەن یعنی ڕەخنەی بەشێک لەو کەسانی کە ڕەخنیان لە دین هەیە ئەوەیە کە پیان وایە کە دینی ئیسلام نەیتوانیەوە بەپێی سەردەم خۆی بکونجێنێ هەر ئەو دینەیە 1400 ساڵ پێش ئێستا مەلایەکی بەڕێز هاتووە لەسەر مینبەرێک و یا پێغەمبەر سەلامی خوای لێ بێ هاتووە لەسەر مینبەرێکەوە قسەی کردووە بۆ هەر ئەمەیە و دووبارەی ئەکەنەوە بۆچی مۆدێلەکە ناگۆڕن بەڕاستی بۆی کە خەڵک باشتر تێبکات چکۆ تا جەنابەت هاوڕای لەگەڵما ئەڵێ ئەوە تا خەڵک تێنەگەیشتووە خەڵک بەڕۆکەش ئیسلامەتیەکە ئەی ئەمە پێویستی بەچێ پێویستە بۆیە باشتر تێگەێنی ڕەنگە بوو ئوسلوبە تا ئێستا تێنەگەیشت بێ پێویستی بە زیاتر بێ پێویستی بۆ بێت کۆک و وەرکشۆ بێ وەکو دیبەیتێک مزگەوتەکان بکەنە شوێنی مناقەشە بەڕاستی ینی من ئەوەی کە من باسێکم مامۆستا برایم هاوڕای لەگەڵمانی جەنابەت زۆر هاتوچۆی مزگەوتەکەی قەت بینیوتە مناقەشە دروست بێ لە بینی بۆ نمونە بەشێک لە نوێشکەرەکان و با بڵێن ئیمامەکە کەم بە خودای جێ بدەم ئەوەی خوا داینایە ئەوە قانونەکە هیچ کەسێک نەتوانی دەست دە و قانونەی بدا باش قانونی خودایی قانونەکە قانونەشی عەدالەتە ئەمە لە نۆهەتوویەکەوە لە زادەی هەر ئێکی ئەکرین لاقیتەی لە پێش ڕائەگرین ئەرێتن ئەمە داوا ئەەکەین تخوا دە پێک وەرنەوە گورە کاکە دە پێک وەرنەوە بە ئاخر ئەمە لە ماڵی خۆ دەرمان توند بووە ئەنگۆ لەوە پێک نایەنەوە بە سیاسیەکان هەرێ
خۆی ئەگەر بێت و لەسەر قانونی ئەو قورآانەی بڕۆن هەر کەسێکی لەسەر قانونی ئەو قورآانەی بڕوە نەبرسی ئەمینی نەعەدالەتی ئەمینی نەدزی ئەمینی معناوێ ملت ئەکەویتە سەر ئەوێ خۆی چونکە نعدالتي له مجتهد أما روحي تسامح تعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. بسیارە لە مامۆساکەمەوە ینی بۆچی ئەم مۆدێلە ناگۆڕن ینی بۆچی بۆ نمونە ئەم قسەی من ئەگەر زیارڕۆی نەبێ خوا نەخواستە لە دین ینی شتێک لە دین ئەزانم ئەزانم زیارڕۆیش نییەمە ینی بۆچی مۆدێلەکە ناگۆڕن بۆچی لەگەڵ سەردەماوە نیە مامۆسا فەرموو دوای تۆ قسەم بۆکە جان. یەک نمونە بۆ باسەکەم کاتێک باس لێبوردیە کە ئەبێ بەرامبەرەکەت ئەوە قبولکە بۆ نمونە پار ڕەمەزان کەنیسەک لە دیانەی لە هەودیان و لە کانی ماسیش و لە کۆیش ئفتاری بەربانجی لە بۆ مسلمانەکان کرد خواردنی دایە ئەمە یعنی من ئەمە مانای چییە؟ مانای ئەوەیە من دینەکەی تۆم قبولە وەکو ئیسلام قبولمە و ڕێز لە هەموو بنەمایەکانی تۆ دەگرم. ئەبێ ئیسلامەکەش بەالمقابل ئەم کارە بکات جارێکتر بۆی لیان تێبگەنی بڵێ منیش ئیسلامم کە زۆری نەم تۆم قبولە کە لێرەی تۆم قبولە ئەوانیش ڕەمەزان ئەوانیش بە ڕۆژبوونیان هەیە مناسەباتی دینیان هەیە شتیان هەیە تۆش دەبێت ئەو مبادرە بکەیت کەواتە قەزم کە تۆ دەکەی ینی تۆش ئەوەی تۆم قبولە کاتێک کە من لەگەڵ مامۆستا دێمەوە گەردەن ئازایی دکتۆر وەکو مامۆسایەکی بەڕێز و تۆ تەجروبەت هەیە لەگەڵ خوێندکار و لەگەڵ ئەوانی خۆت بکە بە نمونە تۆ گەر هەر لە پۆلە هەر تۆ شت شەڕحکەیت هەر شت باسکەیت و تەلەبەکانە مشارەکەت نەکەن بە دڵنیاییەوە فێر نابن بە دڵنیاییەوە مناقەشە دروست نابێ ینی من قسەکەی من ئەوەیە ینی ئێمە هەمیشە چەندین مامۆسای ئاینی کە داوەتی بەرنامەکەم کردو هاتووە لە بەرنامەکە قسەی کردووە هەمووی هەمان قسەی جەنابتەکە لە دینی ئیسلام دینێکی ئاوا و ئاوایە و هەموو ئەو شتانی کە باسیەکە تەواوە بەڵام بۆ ئەم دینە نەگەیشتۆ بە خەڵکەکە هەڵبەتە لە پەیامەکە لە گیانەکە کێشەیەگەیە ینی خۆی مشارەکە ئاساسە من کە تەلەبەکانم خوێندکارەکان قوتابیەکان کاتێککە ڕۆلیان پێ ئەدەم و مشارەکە دەکەن هەز دەکەن خۆشترین دەرس و ئەکتیفترین دەرسە هەز بە بوونی خۆیان دەکەن من کە ئیسلامم ئەبێ مشارەکەی بەرامبەرەکەم هەبێ نابێ هەر بڵێ من لێتە بورم تەسامحم لەگەڵ تۆ باشم ئەمە خێری پێ ناکەم سەدەقەی پێ ناکەم چکە ئەو بە خێر و سەدەقەت تێدەگا ئەڵێ ئەگامیش باڵا دەست بم و زۆری نەبم ئەتوو بەلاوە سیرەکەم نە تو بێ مشارەکەی سیاسی مشارەکەی کۆمەڵایەتی مشارەکەی اجتماعی مشارەکەی فکری لەگەڵ بکەیت هەمووی جوانن بەڵام منی هەویستم لەو خاڵەوە دەست پێ بکەم ئێستا بە بینوسە سیاسەتەکە باش دوو حزبی ئەم وڵاتە خۆشەویستن هەردووچیان لا ئێمە ئەم وڵاتە بەڕێوە دەبن سیستەمێکی نوێی مۆدرن و لەگەڵ تەکنۆلۆژیای 2020 دەڕوات دەگونجێت دانراوە بەڵام سیر دەکەی عقلێتی هەفتاکان و هەشتاکانیان هەیە تطبیقی ناکەن دەستنەوە ئەو کاتی باشە تۆ باگریمان هەمومان تێبینیمان لەسەر حیزبەکان هەیە و تێبینیمان لەوەیە باسەوە ناکەین خۆشەویستن یان ناخۆشەویستن سەرباری و شۆڕشی کە کردویانە ڕێزێکمان هەیە بۆیان بەڵامی تر ئەرچانەکە دۆخی وڵاتە چاکەن ئەرچی هەر پێشمەرگەیەکە کەسا لە ژیاننامە بێنە قایدی سیاسی قسەکە ئەوە نیە بەڵام مامۆسای ئاینی هەیە دکتۆر یوسف ینی مامۆسای ئاینی هەیە هەواداری ئەجگار زۆریە جەنابەت لە مینبەرەکەی خۆتەوە ڕەنگە هزار ئێرە شوێنێکی ئاوا ڕەنگە 500 کەس بگرێت ینی هەر مامۆسایەکی ئاینی لەو 500 کەسەی کە گوێی لێگرن بتوانێت 50 کەسێکی چاپکە بتوانێت 5 کەسیشی فێری لێبوردنکە لە هیچەکە باشترە بەڕاستی و لەوە باشترە کە هەمووی ئەچێتە دەرەوە وەکوا بێ گوێزە بۆ بژاردامیە سیستەمەک هەیە بەرنامەکەیە کە پێدەوترێت قورئانی پیرۆز هەمووی لێ تۆمار کراوە ئەگەر رخنە لەوێ هەبوو قسە لەسەر بکەین ئەوە بابەتێکترە بەڵام ئێستا ئەم قورئانە دەسەڵاتی لەگەڵ نییە بێتن بە زۆر بسەپێنی بەسەر خەڵکە هەر دەبی لە ڕێگەی نەسحەوە لە ڕێگەی بەڵام پامەکانی پامنەرەکانی مەسەر ئەو کەسانی کە قورئانەکە ئەگەێنن بە خەڵک ئێوەمانانن بەڕاستی مامۆساژ کە لە مەکتەب کە لە زانکۆ کە دەرزەڵێتەوە لەسەر چوارچێوەی ئیلمێک وانەکانە ئەڵێتەوە بەڵام گەێنەرەکە چێ دکتۆر یوسفە بەڕاستی ئێستا بۆ نمونە کۆمەڵایەتی بۆ بینەوە کۆمەڵایەتی ئافرەتێکمان کچێکمان غەڵەتی کردووە خوشکێکمان غەڵەتی کردووە غەڵەتێکی ئەخلاقی کردووە ئەم برایانەی دەیانەوێت لە ناوی ببن بەدین ناگونجێ بە یاسای ئەم وڵاتەش ناگونجێ ئەمە چێ فێری کردووە ئەم ئافرەتە دەبی بکوژرێ یان دەبی لێ بدرێ یان دەبی ئیهانە بکرێ ئەم دوو سێبرایی لە دەوروبەرینە مەلا چووە بۆ لای پێی دەڵێتن دەستی ماچ کردووە دەستی کردی تێ مڵیان کاکان مەکەن تاوانە گونەحە
هیچی ناگونجێ لەگە دینە لەگە شەرع ئەمە غەڵەتێکە کردیتی دەبی خوشکی خۆمان بگرینەوە باوەشی خۆمان پێ بڵین غەڵەتت کردووە بەگوێت ناکە یاسا دەڵێ بیکەی دەتگرم لە ناوە دەبم بەگوێی ناکاتن ئەم کەلتورەکە دروست بووە ئەمن و کە ئێستا هاتینە لە ناو کەلتورێکە بەڵێ من بەش بە حاڵی خۆم هەوڵی ئەوەم داوە کە ئیسلاحی کۆمەڵگا بکرێتن بە مەسەلەی لێبوردەیی مامۆستا لە ڕووی نەفسەوە مامۆستا لە ڕووی هونەرەوە جەنابەت لە ڕووی میدیاوە هەمومانە دەستمان هەیە لە گۆڕانکاری و هەست دەکەم هەیەش ئێستا زۆر باشترە جاران لەسەر شەرەف خەڵک زۆر دەکوژێت ئێستا کەم بووی تۆ ناڵم نمایە جاران چەندین بابەتی ترمان هەبووە کە دوور بووە لە مەسائلی لێبوردەیی بەڵام ئێستا هەمانە سیرکە ئەمە وەکو مامۆستایانی یعنی هەر دەبی نەسیحەتی خەڵک بکەین غیری ئەوەمان نییە نەسیحەتێک مامۆستاجان سەیریکە من قسەکەم ئەوەیە تێبینیەکەم ئەگەر وەکو ڕۆژنامەنووس قبولە لەسەر ئەوە هەبێت لەسەر مەسەلەن بۆ نمونە چۆن تێبینیمان هەیە لەسەر ئەدای وەکو ڕۆژنامەنووس وەکو میدیا تێبینیمانەیە ئەڵێن کاکە زەحمەنە بێ بۆچی زانکۆی سلەیمانی زانکۆی سەلاحەدین زانکۆی ئێکس زانکۆی زێت بۆچی ریزۆڵتی بۆچی نەنجامەکانی وەکو پێویست نییە هەڵبەتە خەلەلێکەیە لەو کەسانی خۆ هەمان کتێبەکە لە زانکۆی سلەیمانی و هەولێر و فلان و فیسارە هەیە بەڵام مامۆساکان ئەیگۆڕێ گەیانەکان ئەیگۆڕێ هەر سەری قوتابخانەکان کە سەری خوێندنگا دوانەوەندەکان کە مامۆسا بێن ینی بۆ بە مۆدێل کۆمەڵێ مەکتەب هەیە لە شاری سلەیمانی و هەولێر و ئەوە نەتیجیان ساڵانە باشە بۆ خۆ هەمان دراسەیە بەڵام مامۆساکانیان باشتر ئەیگەێنن ئێمە قسەکەمان ئەوەیە بەشێک لە مامۆسایانی ئاینی کە ئەرچی قورستان لەسرە بەڕاستی ئەبێت بە خۆداچوونەوەیە کە بێ بۆ ئەوی کە بۆچی ئەم پەیامانەتان وەکو پێویست ناگات قسەکە ئێمە ئەم شتەیە باسی جەنابەت ناکەن با دکتۆری قسە فەرموو فەیلسوفێک دەڵێ ئەگەڵ دەتەوێت میلەتێک تێک بدەیت و شۆڕشێک لەبار ببیت بڕۆ ئەحزابی تائیفی و قەومی و ئەحزابی مەذهبی دروستکە ئەمە نەمانزانی بەو شێوازان 25 ساڵ دراوسەی مەسیحی بووین لە قوتابخانە پێکەوە خوێندومانە نەمانزانە ئەوە مەسیحەیە یان ئەوە ئیسلامە یانەوە شیعەیە یان ئەوە سوننەیە من لە کولیە 4 سال یەکم لەگەڵدا بوو لە قسم داخلێت تا تەخەروجیش کرد نەمزانی شیعەیە کە ئەحزابی سیاسی ئەحزابی دینی تائیفی مەذهبی پەیدا بوو ئەم لێبوردنەوە چوینەوە شوێنە ئەم لێبوردە هەڵوەشایەوە ئێمە لێبوردنی کۆمەڵایەتیمان هەیە لێبوردەی سیاسیمان هەیە لێبوردەی فکریمان هەیە لێبوردەی ئاینیمان هەیە لێبوردەی مەسەبیمان هەیە لێبوردەی خێزانیمان هەیە 1970 ئەوەتی سنە و شیعە هەیە هەتا ئێستا لێبوردە نەبوون بەرامبەرێکتر لەبەرەوە نە حیواریان هەبووە نە دانیشتنیان هەبوو لە بێکتر نە تێگەیشتنیشیان هەبووە نە تێگەیشت هەبووە لە کۆتاییدا یەکتریان قبول نەکرد کە یەکتریان قبول نەکرد لێبوردە نەبوو خوێن یەکتر بە حەواڵ دەزان بۆیە من ببوورە بۆیە من دەڵێم ئەگەر لێبوردەی پەروەردە و کەلتور نەبێ تۆ ناتوانانی قسە لەبارەی لێبوردەی نەوە بکەیت باش مامۆستا برایم دوا قسەم بۆ بکۆم تەسبیح زۆر خۆش بە دەستۆی گریک نانە پێشکەشم نەبێ نانە پێشکەشم نەبێ ئەرێم ڕوحی لێبوردەی شتێکی خۆشە شتێکی باشە ئەمن وەختی خۆی خزمەکن هەبوو حاجی بوو حاجی عەزیزیان پێگۆ برادەرێکی مەسیحی هەبوو زۆر مامبۆیە لە ئەنکاوەی ئەبۆ جەژنە زووبانجی منە کردوەیە گۆ ئیبراهیم وەرەوە مەگۆ چییە وەیە گۆ بابتین سواری ئامانەی بین بچینە جەژنانێ ئەو مەسیحیەی کورەوە مەگۆدی مامۆتاوە هەندێک مامۆستاریم کورە گۆتیەوەنەوە نیعادی خوانارێتن لەکم دینکم وەلیە دین وجعلناكم قبائل وشعوبا وقبائل لتعارفوا أو همي خوا القرآن وين قلت يا عم دجمناتي يكذب كان دجمناتي دين بكين مرام كاك أحزاباني إسلامي باش قصير شيء طازع ججنا روي لخرشي باش روكو أكتر فاطمية أو نازان متيا عندك ري أو هبقرا عندك ري أو هبقرا لما أنتك دا بخداي باش نيتي دل شرطة وكو هنرمندێکی کۆمیدی و قسەشتان ڕوایە و مانان ینی خەڵکیشی زۆر گوێتان لێگرێ و لە شارێک ئەوەی تر مڵکی نەتەوەیەکن بەڕاستی تازە ئەم جژنی ڕەمەزانە ڕۆی باشە قسە چییە بۆی کەیتر بۆم کە بەدوا قسە بە کورتی یعنی بۆی کە لێبوردنەکانمان ماچوموچێکی سارد و سڕی دەردی خۆ دوتە ماستاوچیانە نەبێ پەلاماری ئەم مەسوول بیت و ماچیکەیت و خۆ سەغڵەتکەیت ومانە پێت چۆنە ینی ماچوموچەکانمان ماچوموچێکی ڕاستی ڕۆحی بێت کە لێبوردەیەکی هەتایی بێت قسە چییە لەسەر چی بە هەوادارەکان من بە هەوادارەکانم ئەرێم کوڕەواز لەو فەیسبووکە و لە شەڕۆ قسەلۆکانە بینن کوڕەواز لەو
قسە قۆڕانە بینن ورنە سەرڕێی برایەتی ورنە سەرڕێی ڕاستی ورنە سەرڕێی ئەو ماچەی کە ئەمن پێم گوتن ماچی خودایی هەمووتان با ماچی خودایی لێکدی بکەن ماچی ڕیایی لێک نەکەن و ئەمە هەمومان سەلامەتە بین دینمان سەلامەتە بی ئەخلاقمان سەلامەتە بی ملەتمان سەلامەتە بی و تەواو یاڕەبی دەسەکانی خۆش بێ مامۆساجان تۆش دو قسەم بۆ کۆش تەسم ئەوەیە لێبوردەیی بە ئەوەش بەیان بکەین ینی فەزیلەیە پلەیە مرتبەیە بەڕاستی ئینسانی گەورە دەگاتە ئەو پلەیە ینی کەسەکە کە خۆی گەورە کردوەکو ساز باسی کرد کە خۆی لە خۆیەوە سیقەی بەخۆوە بوو سیقەی بەخۆ هەبوو سیقەی بە بەرامبەر هەبوو سیقەی بە ئیشەکانی هەبوو ئەو کاتە دەتوانانی لێبوردەی ئەنجام بداتن و خەڵک لە خەڵک بۆ بوریکن کەسی زەعیف و لاواز دائما حەزی لە ئینتیقام و لە بەرامبەر شکاندنەوەیە و چکە بەو جۆرە وا دەزانیتن مافی خۆی وەڵدەگریتن نەخێر پێم وایە دەبی هەمومان فێری ئەوە بکرین لە ناخی خۆمانەوە ئەمە کەسی گەورە بی دەسەکانی خۆش دو قسەم بۆ لێبوردەی پاکبوونەوەیە کە تۆ لە خۆت نەبووری لە خۆت لەگەڵ خۆت ئاش نەبیەوە ناتوانین لەگەڵ کەسی بەرامبەر ئاش ببیەوە ئەمەش منطقێکە لە خێزانەوە دەست پێ دەکات لە دایک و باوکێکی لێبوردەوە دەست پێ دەکات کاتێک ئەو کەسە گەورە بێت جیاوازیەکان قبول دەکات اختلافات قبول دەکات ئەو کەسە کەسێکی لێبوردا بێت لێبوردە نیشانەیەوەیە من دەتوانم لەگەڵ تۆ بژیم من دەتوانم سەلامت بم لەگەڵ توە من سەرچاوی هەڕەشە نەبم لەسەر توێ با من زۆری نەژبم بەڵام هیچ کاتێ سەرچاوی هەڕەشە نیم سەرچاوی ئارامی خۆشیم ئەمە لێبوردەیە حزب دوو حزبیش ئەگەر هەرچەند بچووک بێ و گەورە بێ حزبی بچووک هەستی بە هەڕەشە نەکرد بەرامبەر حزبەکەی تر سەلامت بوو پارێزرا ئاینەک هەرچەند بچووک بێ و با چوار کەس بن ئاینێکیان هەبێت بەڵام زانیان سەلامەتن و لەژێر هەڕەشە نین و مەترسیانە سەری نییە و قبول دەکرێت ئەمە لێبوردەیە ئێترماچ موچ ئەتەکێتە دەسەکانی خۆش بێ لە کۆتایی ئاڵێم قسەی زۆرێک لە پیاوانی دینی گەورەی دنیا و پیاوانی ڕۆشنبیری گەورەی دنیاش ئەوەیە کە لێبوردەیی بە ئینسانی گەورە ئاکرێ ئینسانی بچووکە ناتوانێت لێبوردە بێت من لێرەوە بە کۆمەڵێت چین و توێژی کۆمەڵگەی کوردی ئەڵێم پێش هەمویان لە بڕووی بۆنەکە لە بۆنەی جەژنین و لە ناو مزگەوتێکی گەورەی شاری هەولێراین بە مامۆسایانی ئاینی ئەڵێم تکایە وەکو داوایەک وەکو ڕۆژنامەنووسێک وەکو داواکاری کۆکراوەی بەرنمەیەک پێتان ئەڵێم تکایە لەو مینبەرانەتان وەرنە خوارەوە بڕۆنە ناو ڕۆح و ژیانی یەکە بە یەکەی ئەو نوێش خوێنانەی ئەو نوێشکەرانەی کە هێنە مزگەوتەکانتانەوە فێریان کەن بە فعلی گردن ئازایی چییە نەگەوەی کە وەکو ئەتەچێتێک وەکو کەلتورێک ماچ و موچێک و تەوقەیەک تکایە بە مامۆسانی زانکۆڵێم بە مامۆسانی خوێندنگە سەرەتایەکان ئەڵێم بە سەرۆکی خێزانەکان ئەڵێم ئێمە هەتا ئێستا بۆی کە ئیبینین فێری لێبوردنی حەقیقی نەبووین فێری ئەو لێبوردنە نەبووین کە دڵمان پاک بێتەوە لەگەڵ تەوقەیەکە و لەگەڵ ماچەکە ڕۆژی هەزاران ماچوەزاران تەوقاکەین بەڵام دەردی دکتۆر وتی هەر بۆ کات بەڕێکردن و ڕۆتینیاتی ڕۆژە لێبوردەی زۆر لەوە گەورەترەکە ئێمە تەسەوری بکەین بە بەیانیەکی جەژن و بە گردن ئازاییەک کۆتایی پێبێت بۆیە دووبارەیەکەم و بە مامۆسایانی ئاینیەڵێم لە جەژنی ئەم قوربانەوە لە وتارەکانتانە تکایە لە مینبەرەکان وەرنە خوارەوە بەشێک لە مامۆسایانی ئاینی ئوساس ینی مامۆسا هەست بە غڕورەکەی تیایە نابڕاستی ینی تکایە لەو مینبەرانە وەرنە خوارەوە نوێشکەرەکانتان ئیسلامەکانتان فێری لێبوردەیی جدی بکەن هەڵبەتام قسەیم بۆ برا مەسیحەکانیشە بۆ براجوولەکەکانیشە بۆ زەردەشتەکانیشە بۆ هەموو ئەو دینانە هەیە کە لە کوردستانە هەیە لێبوردەیی بەرەبیانێکی جەژن و تەوقەیەک و گردنازاییەک نییە لێبوردەیی ئەوەیە کە ئێمە باسمان کرد کە کاتژمێرێکە باسیەکەین هێشتا پێم وابێ نەگەیشتوونێتە ئەژنێ هیوادارم شتێکمان کردبێ هیوادارم گیانی لێبوردەیمان لە گردن ئازایەک و تەوقەیەکەوە بگوێزینەوە بۆ ئەو پاکێجی کە لە بەرنامەکە باسمان کرد کاتێکی باش.